دوێنێ ئەمە لە شاری هەولێر چاڵاکوانان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کەمپینێکی نیشتیمانیمان ڕاگەیان بۆ مەبەستی بڵاوکردنەوەی خۆپارێزی و هۆشیاری زیاتر لە نێو خەڵکی کوردستان بە تایبەتی هاوڵاتیان لەو شوێنانی کە ئێمە بەرنامەمان بۆ داناوە هەروەها بەرفراوانکردنی ئەو تیمانەیەکەوە لەسەر ئاستی حکوومەت و هەرێم و دامەزراوەکان ئیش دەکەن بۆ هۆشیارکردنەوەی خەڵک پرۆژەکە ئێمە بریتە لە دابینکردنی دەستکێش و کەمامە و دابشکردنی بروشور و لێدوان و کۆمەڵێک دیدار و سەردانیکردنی خەڵکو و هەڵمەتێکی بەرفراوانە هەروەها لێرەوە ئێمە داوا لە کەسایەتەکانی شاری هەولێر ڕێکخراوەکان دامەزراوەکانی حکوومەت کۆمپانیاکان هەموو خەڵکانێکەوە حەز دەکەن شارەکەمان هەرێمەکەمان جوانتر و تەندروستتر بوو هەروەها بە خێراتری ماوە بتوانین ئێمە لەم قەیرانە لەم پەتایە دەربازمامی کە پەتای کۆرۆنا کێشەیەکە ئەمڕۆبەری گرتوین و هەمومان تێدا بەشدارین و حەز دەکەین کەسی ئازیزەکانی خۆمان بپارێزین و لە دەستیان دەدەین ئێمە وەکو چاڵاکوانان درکمان بۆ بابەتە کردیا و لە سەرەتای هەفتەی داهاتوو دەست بە کەمپینەکەمان دەکەین و ئەم هەڵمەتە ماوەی 2 هەفتە دەخایەنی و پێشبینی دەکەینکەوە دەرەنجامێکی زۆر باشی هەبی هەزاران خەڵک لە ڕێگەی ئێمە پەیامی هۆشیاری و خۆپارێزی زیاتریان بەدەست دەگاوە ئێمە هەوڵ دەدەین زۆرترین ماسک زۆرترین دەستکێش دابین بکەین و لە ئێستاوە خۆشبەختانە کۆمەڵێک کەسایەتی و هەروە هەندێک دامەزراوی حکوومەت و کۆمپانیا و ڕێکخراو زۆر بە خێرایی وەڵامی ئێمەیاندایەوە لە دوێنێەوە هەزاران ماسک و دەستکێش و ڕێنمایی تەندروستی و دابینکردنی تیشێرتمان بۆ دابین کراوە